سەرقالبوونی خەڵک و بەتایبەت کارکردنی ئافرەتان لە دەرەوەی ماڵ ئێستا خەڵکی کەمتر نانی تیری لە ماڵەکانیان دروست دەکەن و شوێنە بازرگانیەکان لە بری ماڵەکان خواستی هاوڵاتیان لە مرۆوە پڕ دەکەنەوە. بەهۆی ئەو تایبەتمەندیە باشانەشی کە هەیەی لە ڕووی تەندروستیەوە تا ئێستاش پلەی یەکەمی هەیە لەسەر سفرە و خوانەکان. ماڵی فوادی عەلی عەجەم یەکێکن لەو خانەوادانەی کە بەردەوام لەسەر سفرەکانیان نانی تیری دەبینرێت. بەڵام ئێستا بەهۆی کۆمەڵێک گرفتەوە ئەمان ناتوانن لە ماڵەوە خۆیان نانەکان دروست بکەن و بۆ پڕکردنەوەی ئەم داواکاریان سەردانی شوێنە بازرگانیەکانەکەن. نەسرین خان، ئێوە بۆچی لە ئێستا لە ماڵەوە نان دروست ناکەن لە بەرامبەر ئەوەیە ئێوە چن نان لە دەرەوە ئەکڕن؟ وەڵی یەکێکی منم ئەتر نەک بە تەنیایش هەر چەند ساڵێکشە بەڕاستی نان پێوە نەماوە بێنانە بۆ بکە لە ماڵەوە. ئەرکێکی زۆرە و جێگات ئەبێ ببێ خصوصەن بۆ شوێنی نانەکە ساجدانەی تووپنە و جێگای خصوصی ئەوێ کەسیش نایە لەبەرەوە وازمان لێ هێناوە ئەمە وەکوشی حەزر بەدەستە ئەچی ئەیکڕیت و ئەیەنێتەوە ماڵەوە. نانی تیری بەهۆی ئەو تایبەتمەندیانەی هەیەتی ڕکابەرەی سەرجەم نانەکانی تر دەکات و خۆشەویستی سەر سفرە و خوانی خێزانەکانە تاوەکو ئێستا هیچ نانێکی تر نەیتوانیوە جێگەی بگرێتەوە. نەتەوەی کوردیش ئەو کلتورەی هەر لە دێر زەمانەوە هێناوە و جاران کەیبانووی ماڵ لە نێو خانوە قوڕەکانی لادێ و دەشتەکان بەدار نانی تێری دەکرد. بەڵام بەهۆی گۆڕانکاری ژیان و پێشکەوتن گۆڕانکاری بەسەردا هاتووە. لەگەڵ ئەوەشدا بەهۆی سەرقاڵی مرۆڤەکان بەتایبەت ئافرەتان بەکاری دەرەوە کەمتر دەپرژێنە سەر دروستکردنی نانی تیری و بە ناچاری خواستەکانیان لەو شوێنە بازرگانیانە پڕ دەکەنەوە کە نانی تیری دەکەن. بەڕاستی نەبوونی نانی تیری و لە هەمان کاتیشا زۆری کاری خەڵک و کەسەکان کە بۆ خۆیان خەریکی پێشتر ئافرەت کاری کەمتر بوو لە دائیرە و شوێنەکاندا. ئێستا خەڵک زۆرتر مۆزەف و ئەو شوێنانەیە بەدەر لەوەیش شێوازی دیزاینی ماڵی ئێستا گۆڕاوە لەگەڵ جارانە خەڵک لە شوێن جێگەی ترایە لەبەرەوە ئەمە لە ماڵانەوە گوازراوەتەوە بۆ ئەوەی کە ببێتە بە پیشەیەک یعنی جێگەیەکی وەکو خەجێ خانم بتوانێت ئەو شانە دروست بکە. شلێر یەکێکە لەو ئافرەتانەی کە ئێستا هەم لە ماڵەوە نانی تیری بۆ خانەوادەکەی دەکات و هەمیش بۆ دابینکردنی بشێوی ماڵ و منداڵەکەی وەکو کارمەند لە یەکێک لە کارەکانی نانی تیری کار دەکات. ئەو دەڵێت دروستکردنی نانی تیری کارێکی ئەستەم نییە و زۆر بەلایەوە ئاسانە. کارمەندم لێرە ماوەی 6 ساڵە لێرە ئیشەکەم بۆ بشێوی ژیانم لە ماڵیشەوە هەر نانەکەم و ماڵ و مناڵم ڕاستە کەسەیە زۆر لەدایکرانە ئەم نانکردنە بەڵام چەند ئاسانە. ئێمە چەند کارمەندێکی لێرە بۆ خوشکردابێتەوە هەڵسوبەتێکی جوان نانکردنێکی باش. لە ئێستادا خواز لەسەر نانی تێری زیادی کردووە و پۆڕانی تەندروستی دەڵێن بەشێکی زۆر لەو کەسانە گیرۆدەی نەخۆشیەکانی گەدە و قۆڵۆنن پەنا بۆ خواردنی نانی تیری دەبن چونکە خومرە و سۆدای تێدا نییە و بە پێچەوانەی نانی تەنور کە بەشێکی زۆر لەو ماتانە لە خۆ دەگرێت. ڕامی ڕسما کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.